کەواتە جەناب لە فنلەندا دانیشیت. بەڵێ هەفتەی پێش ساکە لە وەتساپەکە لەگەڵ تا قسەم کرد ئیدریسم ئەگەر لە بیرت مابێ. نازانم لە خزمەتان قوربانگیان بەس زۆر جار پەیوەندیم لێەوە پێوەکرێت. بەڵێ خوارد جزای خێرتدا و جزای ئەو هەموو جەماعەتش لە کۆمنت لەگەڵتان براکەم. مامۆستا پرسیارێک هەیە خەڵک دوو سەلامەت بی نەوەڵا خەڵک کەرکووکم مامۆستا تاوەکەم فەرقی نییە. سەلامەت بیا فەرقمان ئینشاءڵڵا. مامۆستا پرسیارێ وا تەقریبەن لەخوا بە زیاد بێ 2 ساڵ زیاترە هیچ نوێژێکم نەڕۆ گەڕامەتەوە. بەڵام بەڕای تۆ ئایا ئەو کەسانە هەنێ برادرم هەیە لێم عاجز بوونە قسە لە پشتمەوەکەن ئەمە چییە؟ تۆ تا دوێنێ پێرێ مەشروب تەخواردەوە نەرگیلەتە کێشە ئەمەتە کرد ئەوەتە کرد ئێستا بەڕای تۆ خوا بە 2 کەلیمە تۆبەت کردو و نوێژ کردە خوارێت خۆشە بێ ڕاچیە بەرامبەر ئەو کەسانە مامۆستا؟ بەڵام ئەوەیە برای بەڕێزم ئەوانە لە ژیانی خۆتا دەرکەی ئەوانە نە هاوڕێی تۆن و نە هاودینی تۆن و بە جائیزیشی نازانم چکە خوا بە جائیزی نازانێت. ڕەفاقەتیان بکەی خۆشەویستیان بیتە دلیتی کە لە ژیانت برای شرینم نە کاریگەری دروست مامۆستا بەخوا لە هەموو شوێنێ بلۆکیانم کردەوە دلیتیانم کردەوە بەڵام لە پشتمەوە وەکو تەور وازم لێ نایانن هەر لە پشتمەوە هەر خەریکن و قسەیاکەن با وەکو سەگ بۆڕن حاشا لە ڕووی جەنابتان حتا ئەو ڕۆژەی ئەتۆپن مادام ئەوان ئیسلامیان وازیان لە ئیسلام هێنا و دوای شەهوەت و حەز و ئارەزوی بەتاڵی خۆیان کەوتونە گاڵتە بە تۆکەن بۆیە تۆ یعنی هیچ احتیمام و گرینگە بە قسەکانیان مەدا وەکو پێڵاوەکەت سەیری کەوبیکە پێت. سەلامەت. ئەی مامۆستا پرسیارێترم